گەردایکی بەڕێزت لە ژیاندا ماوە و زیندوو و نەمردووە ڕەحمەتی خوات لێبێ زۆر بە جوانی گوێ لە ئەم بابەتە ڕاگرە. لە ناو جیلی سەحابەدا عوثمانی کوڕی عەفان و حارثی کوڕی نوعمان ڕەزای خوایان لێبێت ئەم دوانە مەشهور بوون بەوەی زیاد لە پێویست دایکی خۆیان خۆشەوێت، زیاد لە پێویست میهرەبان و چاکەکارن بەرامبەر بە دایکی خۆیان. عوثمانی کوڕی عەفانە فەرمێ سوێند بەخوا دایکم هێندە لە چاوما عەزیز و مەزن بوو، ئێستاش نەمتوانی پڕ بە چاوەکانی خۆم بڕوان من نێوچەوانی دایکم. هێندە لە چاویان مەزن بوو، هێندە دایکی حورمەتی دایکی لابوو. حارثی کوڕی نوعمان بەدەسەکانی خۆی نانی ئەکردە دەمی دایکیەوە. ئێوە سەیری ئەو مەنزەڕەکەن، بەدەستی خۆت نان کەیتە دەمی دایکتەوە، ئەو بکەی بە دەمی دایکتە. دایکی چ بۆ تەمەنەوە نەیەتوانی خزمەتی خۆی بکات. حارثی کوڕی نوعمان دایکی ئەشۆری، دایکی ئەگۆڕی، خزمەتی دایکی ئەکرد، شەو و خونی بە دیار دایکیەوە کرد. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ نمت فرأيتني في الجنة، خەوم لێکەوت، شەو لە خەوما خوای گەورە بەهەشتی پێنیشاندام، چوومە بەهەشتەوە. فسمعت صوت قارئ يقرأ، گوێم لێ بوو لە بەهەشتا قورئان خوێنێ قورئان خوێنێت. یا الله، فقلت من هذا، پرسیارم کردوتم ئەم قورئان خوێنە کێ لە بەهەشتا قورئان خوێنێت؟ ئەمە چ کەسێکە ئەم پلە و پایە و منزڵگایی بەرکەوتووە؟ پێمیان فەرموو ئەمە حارثی کوڕی نوعمانە. هەلو شوێنەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی كذلك البر كذلك البر، ئەمە ئەو چاکەیەیە کە حارثە لەگەڵ دایکیا کردی هێنایە ئەم مەقامە، مەقامی قورئان خوێنان لە بەهەشتە، ئەدرێ بە هەر کەسێکەوە چاکەکار بێ لەگەڵ دایکیا. سەحابە فەرموون حارثە كان أبر الناس بأمه، لە هەر هەموو کەسێ چاکەکارتر بوو بەرامبەر بە دایکی خۆی. توخوا ئەگەر دایکت ماوە بڕۆ قاچی دایکت ماچکە، بەخوا ئەو قاچە خوای پەروەردگار یەک جارێ ئەیدا بە تۆ، بڕۆ دەستی دایکت ماچکە، بەخوا بۆنی ناخۆشی دەستی دایکت قەسەم بەخوا لە هەموو عەتر و عەمبەر و گوڵاوی ئەم جیهانە خۆشترە، بڕۆ دەستی ماچکە، خوای گەورە یەک جارێ ئەو دەسە ئەدا بە تۆ، بڕۆ نێوچەوانی دایکت، ڕوومەتی دایکت ماچکە، بەخوا ئەگەر ئەو دەموچاوە لە تۆ غایب بوو، ئەو لە دەموچاوە لە تۆ شارایەوە و کرایەوە نائۆکفنا، هەچی قوڕی ئەم عێراقە هەیە بیدەی بەسەری خۆتە، قەسەم بەخوا دایکت بۆت ناگەڕێتەوە. ئامان دایک لە ژن عەزیزترە، لە مناڵ عەزیزترە، لە هەموو کەس و کارت عەزیزترە، ئاگات لێبێت. نەکەی فەزڵی ماڵ و مناڵەکەت بدەی بەسەر دایکتە، ئامان نەکەی بەرامبەر بە خێزانەکەت لە ڕووی خێزانەکەتە، ئامان خێزانەکەت وەستا بێت و سوکایەتی بە دایکت کەی، ئامان نەکەی بێحورمەتی بەرامبەر بکەیت. ئەبێ ئەوەنە دایکت لە چاوتا عەزیز بێت، مناڵەکان کە سوکارەکەت ئەوەی کەوا شوێن کەوتووی تۆیە هەمووی چاو لە تۆ بکات. ئەمان دایک بەخوا دەرگایەکە لە بەهەشت، هەر کەسێ دایک و باوکی بمرێت قەسەم بەخوا دەرگایەک لە بەهەشت بەڕوویادا ئاخرێت.